گەشتکردن بەناو کاتدا خەونێک یان ڕاستیەکی زانستی. بیهێنەرە بەر چاوت ئەگەر بتوانی چەند چرکەیەک چاوەکانت دابخەیت و کار بگەڕێنیتە دواوە، شارە کۆنەکان ببینیت، لەگەڵ کەسایەتیە مێژوویەکان قسە بکەیت، یان تەنانەت چاو لە داهاتووی خۆت بکەیت. بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە، ئایا گەشتکردن بەناو کاتدا بەڕاستی دەکرێت؟ لە جیهانی زانستە کات تەنها کاتژمێرێک نییە بە دیوارێکدا هەڵوەسرابێت. زانا گەورەکان وەک ئەلبێرت ئەنیشتاین سەلماندیان کە کات نەگۆڕ نییە، بەڵکو بەپێی خێرایی و هێزی کێشکردن دەگۆڕێت. بە گوێرەی تیۆری ڕێژەیی گەشتکردن بۆ داهاتوو لە ڕووی زانستیەوە مومکینە، چونکە کات بۆ شتێک کە بە خێراییەکی زۆر بەرز دەجوڵێت هێواشتر دەگوزارێت. واتە ئەگەر مرۆڤێک بە کەشتیەکی زۆر خێرا گەشت بکات و بگەڕێتەوە، ئەو لە ڕووی کاتەوە لە داهاتووی کەسانی تردا دەبێت. بەڵام گەڕانەوە بۆ ڕابردوو هێشتا گەورەترین نییە، هەرچەندە بیرۆکەی وەک کۆریدۆری کات یان کونی کرم لە تیۆریەکاندا باز دەکرێن، بەڵام تاکو ئێستا هیچ بەڵگەیەکی تاقیکردنەوە نییە کە پیشانی بدات مرۆڤ دەتوانێت بگەڕێتەوە بۆ ڕابردوو. لە کۆتاییدا گەشتکردن بەناو کاتدا لە نێوان خەیاڵ و زانستدا وەستاوە. داهاتوو دەرگایەکی کراوەیە، بەڵام ڕابردوو هێشتا قفڵێکی نهێنیە، لەوانەیە ڕۆژێک مرۆڤ ئەو سنوورەش بشکێنێت. ئەگەر یەک ڕۆژ هەڵت بۆ بڕەخسێت، یەکەم شوێن کە بۆی دەچیت ڕابردووە یان داهاتوو، لە کۆمێنت بۆمان بنووسن.